وڵاتەکەی خۆمان ئێستا پڕ بوو لەلانەی کوفر و ئیلحاد و جاسوسی و ارتیداد و خیانەتکاری و زینا و فاحشە ڕماندنی ئەخلاقی کوردەواری بەهۆی ئەم عەلمانیە تاغوتانەوە کە 100 دانە ساڵە نەیانتوانی بەسیطترین شت تەئمینکەنەوەی خۆتان چاوتان لێ دوای پەرلەمان دوای حکوومەت دوای ئەو هەموو دەوڵەمەندیە دوای لە 170 بودجەی عێراق کە ئیکرد لە نزیکی 20 ملیارد دۆلار یعنی ئەو تەسەورکەن وڵات هەیە 1 ملیارد دۆلار میزانەی ساڵەکەیەتی ئێمانە هەر حیزبێک نزیکی 10 ملیارد دۆلاریان وەرەگر ساڵانە نەیانتوانی کارەبا تەوفیرکەن دەرمان بێنن تەنانەت ئەو گۆشتەی کە ئەیانهێنا لە هەندستانەوە ئەیانهێنا کەس نێزانی چییە خەڵکی پێ نەخۆشکەوت ڕۆنیان هێنا هەمووی ئەمەیی هەر پێش دوای لێنانەکە چێشتەکە سار دەبوو بە مەیوی ئایان کردە ناو مەعیدەیانەوە ئەنجام هەموو درڕندەیەم هەموو بێ ئەخلاقیە شەبەکاتی جاسوسی شەبەکاتی زیناکاری شەبەکاتی نێربازی یعنی ئێستا بووە بە دیاردەیەکی ئەوەندە خەتەر لە کوردستانە لە میسر 93 ملیۆن ئینسانن بەڵام 30,000 کەسی نێرباز ناوی خۆی نووسیوە کە بە ڕەسمی هەیە ئەویش لە دەرەوەی وڵاتەکە لە شەبەکاتی جنسیان نووسیوێتی خەڵک ناتوانە لێوەژ ئەعلانی خۆی کاک بەڵام لە سلەیمانیە لە هەولێرە لە دەوروبەری قەزا و ناحەکانە لە چەمچەماڵە لە کەلارە لە کفریە لە سەیساحقە لە پێنجێنە لە چەند هەڵەبجە لەو قەزا و ناحیانەیە کە دینداریش بوون بۆ بە شتێکی ظاهرەیەک لەبەرەوە ئەمانە هەموو شتێکیان ڕماندووە بۆیە مەسئولیەتی ئێمە و ئێوە هەمووی کە یەک مەسئولیەتە بەرەنگاریکردنەوەی ئەم عەلمانیەتە بە هەرچی شتێک کە پێیەتی بە دیدی فەلسەفیەوە دەربارەی ئینسان و ژیان و گەردوون بە دیدی سیاسیەوە کە بەرنامەیەکی سیاسی فاشلی هێنا ژینا حیزبێکی وەکو حیزبی دیموکرات لە ئێرانەکە حرەکەتکە 10 ملیۆن ئینسان لە مەسافەی 10 ملیۆن ئینسانە نەتوانی بەقەدەر جەبهەیەکی چیچان مقاومە بکەی هیچ جێشێکی ئێرانی بەسیط کە بەقەدەر قیاس ناکرێت لەگەڵ جێشی ڕووسی کە هاتە سەر گرۆزنی ئێستاژ ئەو خەڵکە جوامێرەی گرۆزنی هیچ شوێنە بەدەستیانەوە نەماوە بەڵام ئەگەر دوو لادێژ بەدەستیانەوە ماوێ پیاوانێکی مجاهید هەیەوە وەستاون لە کاتێکە ژن ئیدارەی وڵاتەکە ئەبا بەڕێوە تەنانەت پەمپی بەنزینەکانەوەی ژنی لێیە پیاو نەماوە لە وڵات بەڵام کەس چۆکدانادە بۆ عەلمانیەتی ئەوە ئەمە لە کاتێکە یعنی وڵاتی ئێمە ئێستا لە باشووری ئێمە 1000 کەس لەسەر ئیسلامە لە زیندانان نییە نەگیراوە هێ باشە چۆن ئەمانەمە گۆڕانکاریە بکەین کە 1000 کەس نەگیراوە یعنی خەڵکێک ئەوەندە بێغیرەت بوو بێ لەبەرەوەی لای ئێوەش زۆر ضروریە عەزیزانی من ئێوە اهتیمامێکی زۆر بە و مەسائیلی واقعناسی خۆتان بدەنەوە و بشزانن کە عەلمانیەتەکە چەند ئێستا نابوتیش بوو بێ ئەو دوژمنانە ئەو غەربیانە ئەگەر ویستیان بەرامبەر بە ئێران ئەمانش زیندووەکەنەوە بەس ئێستا ئەمان خۆیان بوودەڵە بوون ئەفکاریان فەوتاوە چونکە عەلمانیەت و قەومیەت و چەپیگەرایی و لیبراڵیەتیش خۆی نەگرتووە هێشتا ئەوانە لە ناوچەی وڵاتی مسلمانان ناتوانن کێبڕکەی فکری سیاسی ئیسلامی بکەن ئیسلامیەکان شەعبین تۆ سەیری هەر زەعیمێکی ئیسلامیەکەی لە هەر شوێنێکی عالەم سەیریەکەی لە ناو جەماوەرەکەیەتی لە ناو خەڵکایە چونکە نوێژکردنەکەی لە مزگەوتە بەڵام سەیری زەعاماتی ئەوانەکە یەک کەسیان بە دەگمەن لێ هەڵەکەوێ کاڵن ئاوەڵا نەوشیرا مستەفا بە کراسێک و شڕاڵێک و پێڵاویشی لاسیکەوە لە بازار بینیویانە هەمە خەڵک بە شتێکی ئەوەندە گەورەی باسەکە برا تۆ سەیری کاک ئەحمەدی مفتیزادەکەی ڕەحمەتی خۆی لێوێ لە ئەوڵی ژیانیەوە تەماشای بکەی لەو زمانێکی ئیسلامەتی بە قووەت ناسیوە تاکو فەوتکردنی سەیری کاک ناسر کە ڕەحمەتی خۆی لێوێ عەلامەیەکی وا گەورە سەیری ئەو مامۆستا بەڕێزانەی تر کە سەیری ئەو مجاهیدانە کە سەیری بن لادن کە ڕەحمەتی خۆی لێوێ یعنی سەیرەکەی تعجب بدەمێنە کابراایەکی ملیاردێری وا مەشهوری وا پیاوێکی وا گەورە پەتاتەیەکی گرتۆ تۆ زەخۆی پێوەکەوەی خۆ سەیری ئەو عەلامە گەوراناکەی لە مەغریب لە جەزائیر لە سعودیە لە شوێنانی تر پڕ عیلم ئەو هەموو خیبرەیە چەند متەواضعن لە ناو خەڵکان لەبەرەوە هیچ جۆرە ئەفکارێک نییە بتوانە منافەسەیمان بکە لەم مەسائیلانەیە بەس ئێمە پێویستە ئەوەی کە عەلمانیەکان جورئەتیان هەیە داهێنانیان هەیە لە ئیشکردنی سیاسی ئێمە هەمان بێ ئەم نقطە گەورەیە کە زەعفێکە لە ئیسلامیەکانی باشوورە